سەرۆک بایدن لە کۆنفرانسی لوتکەی دیموکراسیدا دان بە لاوازیە دیموکراتیەکانی ئەمریکادا دەنێت. لە ساڵی 2021دا کۆتوبەندی هەڵبژاردن لە 19 ویلایەتی ئەمریکا پەسەند کراوە. عێراق ڕادەگەێنێت ئەرکی جەنگی سەربازانی ئەمریکا لە عێراق کۆتایی پێدێت. سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن. لای منەوە هێرۆ زەنگەنە ئەم کاتتان باش. سڵاو وەرێزە من ساڵح دەمیجەرجی بۆ بینەرن هێژام ژێ ئەمریکایە دەست پێ دەکەن. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن دە کۆمبوونا دۆ ڕۆژانیا دەموکراسیەدا کۆ هەژمارێک سەرکردەیەن جیهانێ نونەرێن جیڤاکا سیڤیل و کەرتا تایبەت تەڤلێبوون پێناسین بە خاڵێن لاوازێن دەموکراسیە ئەمریکایە کرد ئارمانجا کۆمبوونێ ئەوە ڕوبەڕووبوونا ڕێژیمên تۆتالیتەر شەرێ گەندەلیە و پشتگیریە مافێ مرۆڤان ئەف کۆمبوون دەبێت دە دەمەکێدا کۆ شەر و ناکۆکی و هەروەها پاندەمیە کۆرۆنایە باندۆرێکە نەیی دانە سەر ئابووری و ئەولەکاریە جیهانێ کۆمبوونا کو بهتری سەد وڵاتی لێ ئامادە بوون بۆ جهێ نەڕازیبوونا هەن وڵاتان وەکو چینێ تۆرە بوو لە دۆر بە خواندنا تایوانێ کو بێژین وێ وەکو پارێزگەهەکە چینێ دبینە. کۆمبوونا دەموکراسیە ئیرۆئینێ بداوی دەبە و پلانە کۆ ساڵەکە دندا ئەف کۆمبوون بە ئەوەیەکی ڕاستەڕاست و فیزیکی پێک وەرە. ئەڤ هەولێن پشتگیریە دەموکراسیە چاوا دەکارن ببن کریار و گاڤن پراتیکی لەسەر ئاردێ ji بۆ ڕۆنیکردن و شیرۆڤەکردنا vê mijarê niha parêzer Abdullah İmam ji Almanyayê biriya Skype bimeraye. Dem baş mamoste Abdullah ev kombûn dikare çi hewlên bibêjin piştgiriya demokrasiyê ku berê hene zêde bike? Belê dem baş wekku rapora xwe de jî gotî û wek Serok Biden jî di gotara xwe de dixwînî gotî yanî ev kombûna nêzîkî sed welat dewlet û hikûmet û wek vê rêkxistin û kompanya jî herwiha yanî ji bo sêm armanjan bû ji bo dijayetiya istîbdadê û gendeliyê û ji bo parastina mafên merov divan yani rûniştinên wisa divan civatên wisa da yani wekt vê bi hevguhertina xeberatan çêr vê bi hevguhertina tecareban û tecrübeyê demokratî li hemû dewletên cîhanê çê dibe hîcar tê naskirin çi cihên lawaz çi kêmasî di sistemên demokratîk da li kîjan welatî hebin wek dibe qezencê ji welatên din digirin dikanin faydê li hev dibikin di vî buwarî da yani rûniştinên wek vê hindekî dikanin em dikanin bêjin di hedefan di armancan pêkîne yek xurtkirin û bilindkirina asta demokratiya a navxweyî a di her hundirê her welatekî da شخوا بايدن بحثا وەیەکێ ji kir yanî behsa demokrasiya Amerîkayê bi xwe jî kir û hinek xalên yanî got hinek lawazî de demokrasiya Amerîka bi xwe de jî heye her hal demokrasî li ti welatekî ji sedî sed ta roja îro pêk nehatiye lê hinek nîşan hebûn yan jî bi kêmanî hineka digotin ku ev renge hinek siyaset tevlî wê bibe û bibe wekû rûbûrûbûnekê ji bo Rusya û Çînê yanî ev yek ji aliyê we ve çawa tê xwendin. يعني هر سياسات هر دري دا رولك اساسي رولك بنجهين دليزه ل مبسطه و سياساتي ديسا قرانيه برجوانديه وان ولاتانا برجوانديا الى ولاتين ديمقراط ولاتين تشكتي برجوانديه خو برجوانديه قال خو د دبینن دما کو قال خو د اراميه دا بيجي روشك باش دا بيجي بن سيستمك وقت به حکم دموکرات دا بيجي وما في مروفان بارستي به وشرع جندلي به او بخبر جوانديه كجوي حكومتي رجبركو او حكومت دموكرات جدا خازا جفيانا قال خوتين يعني درخستنتين هل بجارتن جبر به او حكومت جوان را وقت ارمانجك اساسيه وخلق وان وري رازي كرن رازي به جدانا وان اداء وانا جبر به يعني ام نكون جداهيه يخن نوبينا برجوانديه حکومتان و برجواندیا گلان
رژیم دموکرات سیستم دموکرات باشه سیستم دموکرات مامۆستا عەبدوڵڵا ئەوروپا ینی gelek welatên Ewropî hewl didin ku sîstemên demokratîkî wek bê desthilatê li ser sîstemên demokrat bi rêve bibin wê demê li kombûneke wiha çawa temaşe dikin gelo ti xalên kêm hene li cem wan ku karibin sûdê ji vê kombûnê wergirin û dagirin بله خالن کم لحد داره هنه یعنی بلندترین سیستم دموکراتیش خالن کم هنه و اونجی دزانن به بعد 4 سال بوری دا دری 5 سالان دست کرنا حکم ترامپ دا لاوروپا جی پشتی بلندبونا آستا کوشبریه یعنی پیلک ج ام بیژن سیاست و ریخستن رادیکال پیلک ج تشهاتنا وان ریخستنان چه بو یعنی گلک پارتیان راستراو این رادیکال هندکی نونرین خود پرلمان و وان دولتان دا زیاده تر کرن یعنی مترسیا که جوه هات کرن او یک خستن ناسکرینا که نگلکی باوریا وان به فکر و هزر دموکراتی ته جبر و ترسک اوروپیان جی هبو حتی انها جی هندر جواکا اوروپی دا یعنی جواکا اوروپی نگش تدی استد لهذا وگش یعنی باور به مسئله بشکی باش هيا ام بيجن بس بشكل نكيم هيا يعني دخوازه وغيره نجات پرستیه و وغیره حتی استبداد وقت بريجي باشه مامۆستا عەبدوڵڵا یعنی اگر ام بدن برچاوان کو شر نخوشی ناکوکی پاندemia کرونا ل سرانسری دنیای هنه پرسگریکن ابوری هنه گلک پرسگریکن آوارته هنه کو دبی براستی ورن چاره سرکرین د وی چارچوه دا دموکراسی چقاس خمکه د سری لیستا وان ولاتان دا کو دبی پیک وره يعني دزي وارده اف دولتنا كابنا نوبينا دو تشتين لدجي هفده چاوا سربستی آزادین گشتی بپارێزن و چاوا کانبن خلکی مجبور بکن لسر ریگل نو بنگه نوش بوکو تندرستی خلکی بپارێزن بوکو آرامی و برجواندی وی خلکی همان دمه دا بپارێزن اف هر دو يعني نارینا پیشین دا لدج هف خویا دکن لی داویه دا کتفیر کری هفدو تمام دکن يعني د پاندemia کورونا دا قالك آزادی هاتم کم کرن لسر قالك تشتان خلق هاتم مجبور کرن يعني مثلا این کنگه بله خارت زلال بو سپاس بوته پاریزر عبدالله امام تج المانی مرابوی قالك سپاس بو دماته بە دروشمی یەکسانی کەمکردنەوەی نایەکسانی و بەرەو پێشبردننی مافەکانی مرۆڤ ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤ دەست پێ دەکات. ئەم ڕۆژەش لە کاتێکدایە هەر ئەمڕۆ کۆتایی بە 2 هەفتەی هەڵمەتی نەتەوەی گرتوەکان بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژبەژنان کۆتایی پێدێت. سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان ئەنتۆنیۆ گۆتێرێش لە پەیامێکدا ڕایگەیاندووە نەتەوەی گرتوەکان پشتیوانی لە مافەکانی هەموو مرۆڤێک دەکات لە ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤ و هەموو ڕۆژێکدا ئێمە بەردەوام دەبین لە کارکردن لە پێناو دادپەروەری یەکسانی کەرامەت و مافەکانی مرۆڤدا. بۆ تاوتێکردنی ئەم بابەتە بابەتی مافەکانی مرۆڤ لە عێراق و هەرێمی کوردستان بەرنامەی کورد کۆنێکشن میواندارەتی نووسەر و ڕۆژنامەوان هیوا عوسمان دەکات. سەرەتا بەڕێز عوسمان سوپاس دەکەم بۆ بەشداریکردنت لەم بەرنامەیەدا. دەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەم بەشێکی زۆری ڕێکخراوە ناوخۆیی و جیهانیەکانیش پێیان وایە بابەتی مافی مرۆڤ بەر لە ساڵی 2003 لە عێراق بوونی نەبووە. باشە پاش ئەو کاتەوە هەتا ئێستا ڕەوشی مافەکانی مرۆڤ تا چ ئاستێک لە عێراق بەگشتی و بە تایبەتی لە هەرێمی کوردستان پێشکەوتووە؟ زۆر سپاس بۆ ئەو میوانداریە. طبعا مافی مرۆڤ ڕاستە پێش 2023 هیچ باسێکی نەبوو لە عێراق بەعکسەوە ینی عێراق نمونەی پێشێلکردنی مافی مرۆڤ بوو لە پێشەوە لەلایەن دەسەڵاتەوە دەسەڵاتی حکمی سەدام حوسێن. لە پاش 2023 حکمێکی تازە هاتە ئارایەوە بەڵام لە هەمان کات ئەم حکومە نەیتوانی ئارامی و ئاشتی بپارێزێت لە عێراق بە شێوەیەکی گشتی و تند و تیژی لە جیاتی ئەوەی لە دەسەڵاتەوە بۆ هاوڵاتیان بێت بوو بە شتێکی بڵێن بەوەکو بڵێن هۆریزۆنتەل لە نێوان خەڵکەکە بوو لە نێوان پێکهاتەکان بوو تند و تیژێکی زۆر ڕوویدا
بە تایبەتی لە ساڵەکانی سەرەتا کە 2005 و 6 و 7 بوو شەڕی نێوان سونە و شیعە زۆر بەهێز بوو کەسانێکی یەکجار زۆر هەر لەسەر ناو لەسەر هەویەیان لەسەر ئینتیمایان کوژران باسی مافی مرۆڤ زۆر کەمتر ینی باسەکرا وەکو کۆنسپت بوو لە دەستور بە ناوی هاتووە بەڵام بە عەمەلی نەئەتوانرا کۆنتڕۆڵ بکرێت تەنانەت گەیشتە ئەوەی هەندێک لە هێزە حکوومیەکان ئەگەر بێتەوە بیرتان وەزارەتی ناوخۆی عێراق ئەوسا بەیان جەبر بەرپرس بوو چەند جارێک شوێنی ئەشکەنجەیان دۆزیەوە بەم ئەخیرە ئەگەر بێتەوە بیرتان بە هەمان شێوە لە حلە لە بابل کابرایەک لە ژێر ئەشکەنجە ئەتیرافی کرده بودانی بەوە دانابوو لە ژێر ئەشکەنجە بوو تەبعاً کە خۆی ژنەکەی خۆی کوشتووە بەڵام دوای ماوەیەک بۆ دەرکەوت ژنەکەی نەمردووە نەکوژراوە بەڵام لە ژێر ئەشکەنجە مەجبور بوو بڵێ بەڵێ هەتا نەجاتی بێ لە ئەشکەنجەی دەسەڵاتداری خۆتی پۆلیس ئەوە بکات لە هەرێمی کوردستان تەبعاً جیاوازە ڕاستە باس لە پێشێلکردنی مافی مرۆڤەکرێ زۆر جاربینیومانە ڕۆژنامە نووسە کوژرێ کەسانی چالاکوان ئەخرێنە زیندان یاخود عەزیەتیان ئەدرێ بەڵام بە شێوەیەکی تا ڕادەیەک تۆزێ لە بەشەکانی تری عێراق باشترە بەڵام کێشە زۆرە بە هەمان هەمان کات لە هەرێمی کوردستانیش باشە ئەمە ئەو پرینسیپە بوو کە لەسەر بنچینەی ئەمە عێراقی نوێ دامەزرا وەکو کە دەیانگوت عێراقی نوێ دادەمەزرێت لە پاش 2003ەوە یەکێک لە بنچینەکان ئەوە بوو یەکێک لە پرینسیپەکان ئەوە بوو کە لە عێراقی نوێ مافی مرۆڤ بپارێزرێ بەڵام تاکو ئێستا ئەگەر سەیری راپۆرتەکانی ڕێکخراوە نێونەتەوەیەکان بکەین ئەبینین کات زۆر ماوە بینیتان پێش 3 ساڵ پێش 2 ساڵ لە خۆپیشاندانەکانی بەغا چۆن هێزە ئەمنیەکان 700 کەسیان کوشت 23,000 کەسیان برینار کرد لە خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستانیش تا بە شێوەیەکی کەمتر تەبعاً هێزە ئەمنیەکان ڕوبەڕووبوونەوەی توند و تیژی توندیان هەبوو بەرامبەر خۆپیشاندەران ئەویش تەبعاً شتێکە کە لە قسە کە ییتە سەر قسە لەگەڵ دەسەڵاتدارەکان باسی ئەەکەن بەڵام لە عەمەلی شتێکی ترە بەڕاستی بەڵێ باشە ڕۆڵی ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ چی بووە لە عێراق تا چەندێک توانیویانە مافەکانی با بڵین بابەتی مافەکانی مرۆڤ لە عێراقدا زەق بکەنەوە ئەوەی توانیویانە تەنانەت راپۆرت بکەن کۆمیسیۆنی عێراق بۆ مافی مرۆڤ هەیە لە کاتی خۆپیشاندانەکان دەوری باش بوو لە دەرخستنی کێشەکان لە راپۆرتی باش دەربارەی ئەو پێشێلکاریانی کە ئەکرێن بەڵام خۆتان نەزانن ڕێکخراوی مافی مرۆڤ تەنانەت ئەوەی لەسرە کە راپۆرتی پێشێلکاریەکان بکات گۆڕانکاریەکانەوە ئەگەڕێتەوە سەر لایەنی دەسەڵاتدار کە ئەو راپۆرتانە بە هەند وەربگرێت و بتوانێت لە هەمان کاتە کار لەسەر ئەو شتانە بکات کە وا ئەکەن پێشێلکاریەکان زیاتر بێت بەڵام تاکو ئێستا هیچ هەنگاوێکی بەهێزی عەمەلی نەنراوە بەڵێ ئەبینین لە زۆر جار لە ئەنێ ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ با بڵێن یا لە هەرێمی کوردستان یا لە شوێنەکانی تر باسی لێ ئەکات بەڵام وەکو سەقافەیەک کە لە ناو کارمەندانی ئەو وەزارەتانە بێت کات جارێ زۆر ماوە بەڕێی من بەڵێ باشە دەمەوێت پرسیارێک بکەم ئەمە دوا پرسیارمە سەبارەت بە ئێمە باسی مافی مرۆڤ بە گشتی ئەەکەین جا هەندێک لە وڵاتانی کە مافی مرۆڤ تایدا دەستەبەر کراوە گرفتی مافی ژنان هەیە دەبێت لە وڵاتێکی وەکو عێراق یاخود لە هەرێمی کوردستاندا مافی ژنان لەکوێدا بێت کاری زۆر ماوە هەر وەکو خۆتان ئاماژەتان پێکرد ئێمڕۆ کۆتا ڕۆژی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان بوو لە جیهاندا لە عێراقیش باسی لێ ئەکرا ئەنجومەن هەیە لە هەرێمی کوردستان ئەنجومەنی باڵای گەشە پێدانی خانمانەوە کار بۆ ئەو شتانە ئەکەن تەوان باسیەکەن و هەوڵەدەن بەڵام ئیشەکە تەنها بە یەک لایەن ناکرێت و پێویستی بەلایەنی ترە یاخود لایەنە حکوومیەکانی تر بە شێوەیەکی گشتی وەکو نەریتێک یاخود وەکو کولتورێک لە وڵاتەکە یەکسانی نێوان ژن و پیاو بکرێت لە هەموو شوێنەکان یاخود لە هەموو شوێنە گرنگەکان بۆیە تاکو ئێستا کاری ماوە بەڵام پێچێت کار هەر بەردەوام بێت و ئاسانیش نابێ بەڕێی من بەڵێ نووسەر و ڕۆژنامەوان هیوا عوسمان سوپاس دەکەین بۆم دەرفەتە زۆر سوپاس نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە
لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. ڕاوێژکارێ نیشتمانیە عێراقê got hêzên Amerîka erka xwe ya şer li Iraqê bi dawî anîn. Gaveke ku dê têda rola hemî hêzên mayî bibe rawêjkarî û rahênan. Qasim El Arecî got erka şer ya hêzên Amerîkî li gor ku hatibû plankirin berî dawiya salê bû û dê dest bi vekşînê bikin. Serokê Amerîka Joe Biden û Serokwezîrê Iraqê Mustafa Kazimî têrmeha êsal rêkeftinek li dor bi dawî anîna erka şer ya hêzên Amerîkî îmze kiribûn. Berpirsên ewlekariyê yên rojavayî û dîplomat dibêjin bi navkirina guhertinan erkan wekû vekşîn hinekî mijahî ye ji ber ku guherîneke biçûk di hejmara hêzan da li Iraqê dike. Amerîka ji sala 2020 ve dora 2500 serbazên xwe li Iraqê hîştine ku berpirsên rojavayî dibêjin rola wan berê rahênan û rawêjkarî ye. ژەنرال کێنێد مکەنزی سەرکردەی ناوەندی لەشکری ئەمریکا باسی لە استراتیژی ئەمریکا لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کرد و چۆنێتی مامەڵەکردنیان لەگەڵ گەشەسەندنی ئەلقاعیدە و داعش لە ئەفغانستان هەروەها پێکدادانەکانی هێزەکانی ئەمریکا و چەکدارەکانی سەر بە ئێران لە نزیک عێراق. ژەنرال مکانزی لە وتوێژێکدا لەگەڵ ئاژانسی دەنگوباسی ئەسۆسیێتد پرێس سەبارەت بە هێرشەکانی ئەم دواییانەی گروپە چەکدارەکانی سەر بە ئێران دەڵێت ئێران بێهیوا بووە بەهۆی پێشکەوتنە سیاسەکانی عێراق، ئەوان بێهیوا بوون لە سەرۆکوەزیر کازمی، ئەوان بێهیوا بوون لە ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنانە دەستێوەردانە زۆرەکان لە کاروباری عێراقدا کاری کردە سەر خواستی خەڵکی. ئەو گوتیژی چاپێم وابێت ئەم شتانە هۆکارن بۆ زیادبوونی کردارەکانی و بەکرێگیراوەکانیان و هەندێک جار بەکرێگیراوەکانیشیان و دەڵێت هەندێک زیادبوون لە توندوتیژەکاندا بەدی دەکەین کە ڕەنگە هەتا کۆتایی مانگی 12 ژوابێت. ئەو گوتیشی ئێمە زۆر لە نزیکەوە چاودێری دەکەین. ژەنرال مکانزی گوتی ئێران هێشتا بەدوای تێڕوانینێکدایە کە ئێمە لە شانۆکە دوور بخرێینەوە و عێراق وەکو گۆڕەپانی پرینسیپی ئەو کارە دەبینێت. Ev bû 4 salin ku Serokwezîrê Iraqê yê wê demê Heyder Lebadî têkbirina leşkeriya Daişê li Iraqê ra gihand. Piştî bêhtirî salekê di adara 2019 de têkçûna grûpê ya temam li baxoza Sûriyê bû. Ev raport ronî dide ser girîngiya şikestina Daişê û rewşa wê ya niha. سەردەمێکی دەولەتا ئیسلامی داعش لە عێراقی و سووریە زێدەتری 7 ملیۆن خەلک و 100,000 کیلومترên عەردی کۆنترۆل کربوون. ji dema têkçûna wan êdî neşiyayîna şerekî bi vê rengî bikin. Lê hem cajî dev ji tîrorkirina xelkê xwecihî û teqandinan bernedayîne. داعش وەکی ڕێخستنێکە تەرۆریست نەهاتیە تێکبرن ئەو ئامادەنێک و شەڕێکی درێژ و جیهادێکە درێژ بڕێوە ببن. تام جاسلن ji saziya parastina dîmokrasiyê dibêje hin eger li ser Daişê hene ku diyar dike rêveberiya wan li Efrîqa û Efganistanê çalak e. Ku niha netewên yekbûyî dibêje ev grûpe li seranserî wilat û herêmên nearam belav bûyne. Ez bawer dikim bi giştî Amerîka bi berdewamî pirsgirêka cîhadê ne bi duristî nirxandiye. Bo demeke dirêj rêbertiya siyasî û leşkerî û yên din nedixwastin ku demeke dirêj di vî şerî de bimînin. Li vî dijminî wekû ku dixwazin bibînin temaşe dikin. Serokê berê Amerîka Barack Obama carekê Daeş bi navê tîmeka biçûk nav kir. Pişra bi hizaran leşker hinartin da ku berhengariya wan bikin. û serokê berê Donald Trump jî du caran hewil da ku leşkerê xwe ji Sûriyê vekişîne. Lê tinê bo berdewambûna harîkarîkirina hevalbendên Sûrî di şerê dijî Daişê leşkerê xwe vegerand. Rola hevpeymaniya navdewletî ya şerê dijî Daişê bi derbasbûna demî re kêmtir bûye û her wesa hejmara leşkerê Amerîkî jî. Îro erkê koalîsyonê zêdekên bûye. Hejmara hêzên Amerîkî di 24 mehên dawî de bêtirî 66 ji sedî hatiye kêmkirin. Nêzîkî 2500 leşkerê Amerîkî li Iraqê harîkariya hewalgiriyê û plansaziya operasyonan bo hêzên Iraqî û pêşmergan dikin. Nêzîkî 1000 leşkerê Amerîkî li Sûriyê harîkariya Hesedê dikin da ku bermahîkên Daişê bimbir bikin û jêrxanên giring biparêzin.
کۆلۆنێل مایلز گاگنز یێسەیەم ڤەکۆلەری لەشکەری لە ئەنجومەنا پەیوەندیên derve وەکو بەردەفک ji bo hevpeymaniya cîhanî ji bo şerê dijî Daişê dibêjit li cihên ku hêzên Amerîkî li Sûriyê hevkarin Daeş nikare erdan bigire û hêrişên giran pêk bîne. In contrast, in regime-held areas, li tersî wêyekê gelek çalakiyên terorîstiyên Daişê li deverên jêr kontrola rejîmê hene û ev jî rejîma Sûrî li herêma Badiyê aciz dike. Lewra ev yek nîşan e ku hebûna me ya berdewam, hevpariya me ya berdewam di asteke pir biçûk de, em li vir behsa tenê çend sed leşkeran dikin li ser asta navnetewî berhemên baş dîne. Yek ji pirsên herî mezin û dilgiran ew e ku heta niha hejmareyek mezin ya çekdar û malbatên Daişê li girtîgehên kempê de ne. ISIS is now a Daeş niha wekî dibêjin xîlafetek di qefesê de ye. Bêtirî 10,000 endamên Daeş yên çekdar li cem hêzên Sûriya Demokratîk li Bakur û Rojhilata Sûriyê girtîne. Digel van girtiyên li Sûriyê ku pitir ji 6 welatan tê de ne, şervanên Hesedê cavê wan li Êraqê û civaka cîhanî ye ku hindek ji wan wergirin, berî ku kemp mastir bibe û cih bo nifşê nûyê tundrew berfirhetir bibe. ئەنجامەکانی هەڵبژاردننی ساڵی 2020 نەک هەر لە سەردەمێکی نوێی حکومڕانی لە واشنگتن سەریالدا بەڵکو تیشکی خستە سەر ئەوەی کە ئەمریکایەکان چۆن دەنگ دەدەن هەر لە فشار خستنە سەر دەنگدەرەوە بگرە هەتا دەگاتە سەر فرتوفێڵکردن. ساڵی 2021 ساڵێک بوو بۆ مشتومڕکردن لەسەر ئەو پرۆسە دیموکراسیە. شارê dijwarê serguhartina hilbijartinan ev sala geştiye ber dergehê Kongrêsî. Ji wîlayeta xwehatîne da korê li derbaskirina proje yasayekê komarî bigirin û gotî piştî derencamên hilbijartinên 2020 dengdana kemîneyan bi tundî snûrdar kiriye. Ji ber ku serokê berê Amerîka Donald Trump bê ku belgeyek hebît yê rij bû li ser ku sextekariya lê hatiye kirin di hilbijartinan da 19 wîlayetan 33 yasayên nî li ser dengdanê derexistîne. Li heyva hev dadgeha bilind ya Amerîka biryarek da ku pitir desthilatê bidete wîlayetan ji bo snûrkirina serwerîkirin û jmartina dengan. In the 2020 election cycle, di hilbijartinên 2020 da me bilindtirîn hejmara dengdanê dîtin ji van sedsaliyên borî de. Bi milyûnan dengderan dengê xwe bi pûstê hinartin. Ev jî ji ber pandemiyê berfirhebî. Lê me encama wan hemî dengderan li 2020 dengdan dîtin. Me dît ku astengî di dengdanê de zêde bîn. Ji ber wê me kardanekî xirab dît li seranserî Amerîka. Sînatorên Demokrat hewl didin ku yasayekê dijî vasnûrkirina derbêxin. Di heman demda ku rêveberiya Biden sûz da ku ew dê hevrikiyê berdewam bike. Ev ji bo mafên xelkê Amerîkaya ew li ser gihiştina wan bî mafên dengî bi rêyeka wetedar. Ji ber kes bihes nekit ku hemî Amerîkiyan mafên dengdanê heye êriş li vê rêgihiştina wan ya rastaqî nebî bo pîrosa dengdanê. Lê digel piraniyeka kêm, Demokratan çi delî venebû ku 10 dengên komariyan werbigirin bû têparandina vê yasayê di civata sînatoran da ku komariyan divêt wîlayet pitir bal dede ser destnîşankirina nasnama û pisûla dengdanê ya dengderî. Ev rênmaya ji bo parastina ewlekarî û rêxistina hilbijartinan û peydakirina baweriyê bi encaman hatine çêkirin. Şîretkarên mihafizkar dibêjin nabît hilbijartin li Washington bihêne rêxistin. Her wîlayetek berpirsa ji rêvebirina hilbijartinên xwe. Ev proje yasaya HR1 ya ku demokrat daxwa ji Kongrêsê dike ku derbas bikin dê bibe egerê dest bi serdagirtina federaliya rêveberiya hilbijartinan seranserî welat û çend guherînên din hene ku di naveroka xwe de ji van cûre protokolan û tedbîrstandinên ewlekarî û aramiya bigehîne yên ku dewlet bicihtînin ji bo parastina destpakî û ewlekariya prosêsa hilbijartinan. Demokrat behsa çaksaziyê mafê dengdanê dikin. Ew berevaniyê ji pêşvebirina sîstemê dengdanê Amerîka dikin û ji rê bi hikmeta federal bihête dan ku mafê dengderên kemîne bihête parastin. Eger ku rapirsî li seranserî welat bihê kirin her hemî komarî, demokrat û serbixwe dixwazin destê xwe bixin nava sinûrên bazneyên hilbijartinan. Hemî dixwazin destê wan bigehîte pereyê nerewa ku dê rê bide milyardêr û xwediyên şerîketan ku hilbijartinan bikirin. û hemî dixwazin zêrevaniya sindoqên dengdanê bikin ku dilê zîndiyê komara me ye.
لە هەیڤە هەش ڕێبەرên mafên sivîl rêberatiya meşeka hezaran mirovan kiriye bû paytextê welatî ji bo ku daxwaza wan çaksaziyan bikin. Her wisa heyva 11 careka dê demokratan şikestin înan di destveînana dengên pêtivî da. Lê binêzîkbûna hilbijartinên nîvdesthilatiyên 2022 wisa diyar ket ku demên givaştinan ji bo çaksaziyan nemaye. دوو زانای کۆمپیوتەر لە زانکۆی مێریلاند سیستەمێکی نوێی دەستکردی ژیریان دروست کردووە کە سانسۆری ئینتەرنێت لە وڵاتە سەرکوتکارەکان دەستنیشان دەکات. حکومەتە سەرکوتکەرەکان لە سەرتاسەری دنیا چاودێری و کۆنترۆلی جوڵەی ئینتەرنێت دەکەن لەوەی کە هاوڵاتیەکانیان چی دەنێرن و چیشی لێوەردەگرن. هەوڵدان بۆ خۆلادان لەو جۆرە چاودێریکردنە ماندووکەرە کە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی نییە کە زۆرجار شارەزایانی کۆمپیوتەر هەوڵی زۆرەدەن تا خۆیانی لێدادەن. دەزانین ئێستا ئەو وڵاتە جیاوازانە چەندین ئامێری جۆراوجۆر بەکاردێنن، بەڵام زانایانی کۆمپیوتەر لە زانکۆی مەریلاند پرۆگرامێکی زیرەکیان داناوە بە ناوی جەنێڤا کە دەتوانێت تێبگات لە شێوازی چاودێریکردنەکە و دۆزینەوەی ڕێگا ڕاستەکە بۆ خۆلادان لێ. لەو باوەڕەدام جێنیڤا گەمەی مشک و پشیلەکەی گۆڕیوە لەبەرەوەی لە کۆتاییدا ڕێگە بە خەڵک دەدات بە شێوەیەکی زۆر خێرا شێوازی چاودێریکردنەکە بدۆزیێتەوە و باش خۆی لێ دەرباز بکات. کاتێک زانیاریەکان لە کۆمپیوتەرێکەوە بەشبەش دەکرێت پاشان لە ناو کۆمپیوتەری وەرگر گرێ دەدرێتەوە. سیستەمەکانی چاودێری ڕژێمە سەرکوتکەرەکان چاودێری هەریەک لەو بەشانە دەکەن، ڕێگە لەو داواکاریانە دەگرن کە بەلای ئەوانەوە یاساغا وەکو گۆڕەپانی تیانانمین لە چین یان ماڵپەرەکانی وەک ویکیپیدیا لە زۆرێک لە وڵاتان. جێنێفا بە دوو شێوە دەتوانێت خۆی لەو هەوڵانە بدزێتەوە. یەشێک لە ڕێگاکان ئەوەیە کە چاودێریکەر پێی وایە کە ئەمە شتێکە پێویستی بە چاودێریکردن نییە، یان ئەمە باشە بڕوات و تێپەڕێت یاخۆ وا بزانێت کە هێڵی پەیوەندیکردنەکە بڕاوە کە لە بنچینەدا نەبڕاوە. بۆ نمونە وا ماوەی ساڵێکە چین بەرنامەی سیستمێکی چاودێری تەواو نوێی داناوە هەوڵ دەدات بۆ بڕینی جۆرێک لە پەیوەندی کە لە چاودێری پارێزراون. بەرنامەکەی ئێمە تەنها یەک کاژمێری ویستووە کە بەسەر ئەو سیستەمەدا زاڵ بێت. جگال لەمانە ئەو کەسانەی بیانەوێت جەنێفا بەکاربێنن پێویست ناکات وەک بەرنامە لە کۆمپیوتەرەکانیان دایبەزێنن، چونکە دەکرێت هەر لەگەڵ وێبگەڕەکەدا بۆ نمونە فایرفۆکس یان کرۆم کار بکات. ئەمە زۆر گرنگ بوو چونکە مانای ئەوەیە خەڵکی دەتوانن خۆیان چاودێریکردنەکە لا بدەن بەبێ ئەوەی ناچار بن بەرنامەی ڕێگەگرتن لە چاودێری دابەزێن و خۆیان دووچاری کێشە بکەنەوە. بنێرن هێژا بە vê raportê em digin dawiya Kurd Connectiona îro em bêhîvîne tiştê me pêşkêşkerî bi dilê we bûn ta careke din Silavên Xalid Fetah û Revîn Doskî ji kontrolê ji vir ji stûdyo îro zengena min Salih Demîcer bo we her şadî. Bextewar bin. کاتێکی خۆش هەر شاد بن.